سەردەمی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ کە 2 ساڵ و شتێک خەلیفەی ئیمانداران بوو، ئەوەندە خەڵکی حاڵی باش بوو، ئەوەندە خەڵکی دەوڵەمەند بوو، کەس نەبوو زەکات و سەرفترە و خێر وەرگرێ. دەیفەرموو ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ، دەیفەرموو بڕۆن لەسەر شاخە بەرزەکان، لە لووتکەی شاخە بەرزەکان گەنم بڕژێنن بۆ ئەوەی نەڵێن لە وڵاتی موسڵماناندا باڵندەیەک برسی بووە. لە وڵاتی موسڵماناندا کەس نەڵێ باڵندەیەکی ناو موسڵمانان برسی بووە، بڕۆن گەنم بڕژێن لە شاخە بەرزەکاندا با باڵندەکان بیخۆن. بۆیە داوا بکەین بڵێن خوایە گیان کەسانێکمان بۆ دابنی کەسانێکی چاک بن، ڕوو لە خوا بن، نەڵێن خوایە کاولیکەی، خوایە تێکی دەی، خوایە سەرۆژێریکەی. ئەخر ئەمە ئینسانی ئیماندار بێم دوعایە بکات، دوعا بکە خوایە وڵاتمان ئارام کەیتەوە. پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ دوعای خێری بۆ مەکە کرد، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دوعای خێری بۆ مەکە و مەدینە کرد. دوعای خێر بۆ وڵاتی خۆت کە، مەڵێ خوا کاولیکە، بڵێ خوایە دنیام بۆ چاکەی. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، بۆی بتوانی بە خۆشی تێیدا بژیت. ئێستا لە غەزە سێژەمە برنج و گۆشت خۆ بە شەدە پارە دابنێ چ قیمەتێکیە کە تۆ تیارەبان سەرتەوە بوو. بۆی باخوا لێمان تێک نەدا، بەس بڵێن خواتێکی دا، خوایە خراپیکەی، بڵێن خوایە چاکیکەی، بۆی ئێمەش بەختەوەر بین، بۆی مناڵی بێت هاوان نەکوژرێ. دوعا بکە بەردەوام بڵێ خوایە دنیامان بۆ چاکەی، ژیانمان بۆ چاکەی. ئەوە زۆر گرنگە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دوعای دووەم دەیفەرموو وأصلح لي دنياي التي فيها معاشي، خوایە ئەم دنیایم بۆ چاکەی کە ئێمە تێیدا دەژین. خوایە دنیامان بۆ چاکەی. تۆ مەڵێ خوا کاولیکە، دوعا بکە خوا چاکیکە، چونکە کاولیکە تۆش دیاچیت، خۆ تۆ ڕزگارت نابێ. دوعا دەکەی ئاگاداری خۆت بە، دوعا بکە بڵێ خوایە ئەم دنیایم بۆ چاک بکەی کە تێیدا دەژیم، ژیانم لەم دنیایەدایە. دروستە دوعا بکەی خوا دنیات بۆ چاکە، بە حەڵاڵی، بە خۆشی، بە شادی. ناشەرعی نیە ئینسان دوعا بکە لە دنیادا خوا هەندێشتی پێبەخشێ کە مای خۆشبەختی بێ بۆ دنیا و قیامەتی. بەڵام گرنگ ئەوەیە ئەم دنیایە چاک نابێ بۆ ئێمە ئیلا بە دینداری نەبێت. واللهی هەرچەندێ دەوڵەمەند بی، هەرچەندێ دەسەڵاتدار بی کە ڕوت لە خوا نەبوو، خوات نەناسی و دڵەکەت ئاوەدان نەبوو بە ترسی خوا و بە خۆشەویستی خوا، ئەو دنیا هیچ قیمەتێکی نییە بۆ تۆ.